بێگومانە زانن زۆر جار ئەوترێت کاتێک لە ماڵە سفرێک ڕائەخەن و ئەوەی کە سەرکۆ بە تایبەت لە دەستپێکا باسی کردوتی هەندێک لە خواردنەکان هەیە بە کۆمەڵ کە دائەنیشەی خۆی تام و چێژێکی فری هەیە نەک تەنیا تام و چێژی هەیە ئەڵەن بەرەکەت و گەرمگوڕیەکیش ئەدا بە ماڵەکە بێگومان ئەوەی کە تۆ ئابەم شوەیە بە دەوریەکەوە بیتەوە هەر ئەگەر زۆریش تەنانە دوانە بە ئایلەکە بە یەکەوە بن ئەندامانی خێزانەکە کاتێک بەم شێوەیە لە دەوری یەک ئەبن لەسەر بابەتە گرینگەکان زۆر جار مشتۆمەڕ ئەکەن ئەڵێن لە ڕۆژا چی گوزەراوە و بەم شێوەیە واکات پەیوەندیەکان لە نێوان ئەندامانی خێزانەکە سەرکۆ گەرم و گوڕتر بێت زۆر جار کاتێک هە تۆ لە دەرەوە کێشێکت بۆ دروست ئەبێت بێهیوا ئەبی ماندوو ئەبیت یەکەم شوێن کە وەکو شوێنێکی پڕ لە ئاسایش بیری لەکەیتەوە ئەڵیت ئەڕۆمەوە بۆ ماڵەوە ئەم ماڵەوە کە بەم شوێ تۆگ ئارامیت پێ ئەبەخشێت زۆر زۆر گرنگە توکمە یەکەی و گەرم و گوڕیەکەی بپارێزی جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمان لەسەر ئەم بابەتە قساکەین لەسەر ئەوەی گەرم و گوڕی لە نێوان ئەندامانی خێزانە بکرێت بپارێزێت و ئەوەی کە وای لێکەیت هەر گرفتێک لە دەرەوە بۆ دروست بوو تۆ بە بیرهێنانەوەی ئەم گەرمیە ناو ماڵەکەت بە ئارامی بگەیت چۆن ئەتوانێت کەشێکی لەم چەشنە دروست بکەیت دایک و باوک چۆن ئەتوانێت وەکو یەکەم هۆکار بۆ دروستکردنەوەی ئەم گەرم و گۆڕیە هۆکار بێت ئەمە بابەتێکە ئێمە گفتوگۆکردن لەسەری بەجێ هێڵین بۆ میوانی بەڕێزی بەرنامەکەمان خاتوونی بەڕێزی مامۆستا ڕێبوار کەمال ئەندامی باڵای ڕێکخراوی پەروەردەی خێزانی کە جاتا مامۆستا ئامادە بابەتێکی زۆر گرنگە باس کرد لەگەڵ ئەوەی کە لە نێو خێزان و لە چوارچێوەی خێزانە و لە نێو ماڵێکە لەگەڵ ئەوەی کە تۆ لە نێو سفرەیەکە کۆبیتۆ چەنە بۆ نمونە ڕێز و خۆشەویستی فێرەبی چەنە دابوونەریتی جوان فێرەبی ئەمەش لەکوێوە فێرەبی لە دایک و باوک و گەورەکانەوە فێرەبی بەداخەوە من ئەمڕۆ ئەمەیە پرسیاری ئەو بکەم لە میوانە بەڕێزەکەمان یعنی ڕۆڵی دایک و باوک چەند گرنگە بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا مناڵەکە لە ماڵەکەیە ینی بۆ ژەمە خواردنەکەش نایە لەگەڵ سفرەکە هەر کەسە لە ژووری ینی هەر کەسە لە ژووری خۆیەتی بەڕاستی ئەمە کاریگەری زۆر نەرێنی و خراپ بەچەیە هێڵە بۆیە ئێمە و ئەمانە و چەندین پرسیاری تر بتوانین زیاتر گفتوگۆی لەسەر بکەین و بزانین ئایا ڕۆڵی دایک و باوک لەم نێوەندایە تا چەند کاریگەریان هەیە ئەو خۆشەویستی و ڕێزەی کە لە دایک و باوکەوە بۆ مناڵ ئەگوازرێتەوە تا چەند کاریگەری هەیە ئەو هەستەی کەیتر مناڵ چۆتە منێک و بیلەوە نەکاتەوە دایک و باوکی بەجێ بێڵێ یاخۆ خۆشەویستی بۆی نەبێ ئەمە تا چەند کاریگەری هەیە ئەمانە گفتوگۆی لەسەرەکە ئینسان مامۆستا ئامادەیە ئەگەر بفەرمیت فەرموو مامۆستا. بەخێر بێ مامۆستا. بەخێر بێ مامۆستا. بەخێر بێ سەرچاو بەیانی و باش فەرموو. بەخێر بێ مامۆستا. بەخێر بێ سەرچاو. ئێمە تا ڕادێک باسی تاورەکەمان کرد مامۆستا ڕێبوار جا پێمان خۆشە هەروەکو دەستپێک جەنابەت پێمان بڵێ کاتێک کە ئەوە خێزان لە کاتی سفرە داخستنە هەمووی یا مێز ئامادەکردن سا بۆ بە مێز لە زۆربەی ماڵەکانە هەمووی ئەکەوێتە خۆی هەر یەکە و دەستە باش شتێکە هێنێت دوای بە دەوری یەکەوە دانیشن چێشتەکە خۆن بەڕێزت پێمان بڵیت کە ئەمە بەڕاستی چ گۆڕانکارێک بەسەر کەشی ماڵەکە و پەیوەندیەکان ناهێنێ. بەڵێ پێشەچی سوپاسدانەکەم بۆ ئەم کەناڵە جوانەتان ڕاستی کەناڵێکی زۆر پرزان و سوزانیاری هەوڵ لە خەمی کۆمەڵگەی کوردی خۆمان دایمەن تاک و شیار بکاتەوە ڕۆشنبیر بکاتەوە. سپاس بۆ بژیسپاسانەکەم لەسەرەوە بنسبەت خێزان با چەمکێکی خێزان باز بکەین و بزانین جیاوازێکەشی چییە لەگەڵ بنەماڵە. خێزان طبعاً ئەو خانە سەرەکیەیە و یەکەم خانەیە کە تێیدا پەروەردەکردن و بنیاتنان بۆ یەکە بە یەکەی ئەندامەکان پەرۆشی و خۆشەویستی وایان لێ ئەکاکە خێزانێکی دروست پەیدا ببێ. هەر خێزانیش بڕیار ئەدا لەسەر داهاتوو بڵێن چارەنووسی یەکە بە یەکەی تاکەکان کە چۆن لە ناو کۆمەڵگا سەرکەوتوو بن. خێزان طبعاً پێکاتوە لە بڵێن ژن و مێرد یان ئەگەر مناڵی شەبێ ئەوە دایک و باوک بەڵێ ئەنجا بەنسبەت بنەماڵەش ئەگەر بێت و ئەم مناڵانە چ کوڕ چ کچەکە هاوسەرگیری بکەن ئەمانیش خێزانی خۆیان پێک بێنن ئیتر لەگەڵ دایک و باوکیانە ئەبنەوە بە بنەماڵەکەیان یان دایک و باوکە کە خۆشیان کە بنەماڵی خۆیان هەیە. بەڵێ تر پێکەوە هەمووی خێزان و بنەماڵە
دایما هەوڵێن لە هەر کەلتورێکدا بە تایبەتی لە کەلتوری خۆمان هەوڵێن کە شێوازێکی تایبەتی بە خۆیانەوە هەبێ ژیانێکی مورگەی خۆیان شێوازێکی تایبەت کە پێیان بناسرێنەوە بەڵام بەداخەوە ئێستا ئێمە هەوڵێن کە چۆن زیاتر ئەم خێزانە ببێتە خێزانێکی دروست بەهۆی ئەوەی کە گوتمان گرنگیەکەی لەوەیە کە چۆن لەسەر نانەخوانێکدا کۆبوونەوە بکەن ئەمە گرنگیەکانی زۆر زۆرە زۆر باشە مامۆستا زۆر کاتێ ماڵین کۆمەڵگای کوردی خۆمان کۆمەڵگایەکی زۆر کۆمەڵایەتین یعنی هەمیشە حەزمان کردووە پێکۆژیانمان هەبێ هەمیشە حەزمان کردووە لە یەک جا نەبینەوە هەمیشە حەزمان کردووە لە سفرە و خوان و لە خۆشی و ناخۆشیەکانیشان لەگەڵ یەکترابین ئەم نەریتە بۆتە کەلتورێک لەناو خۆمانە چۆن بتوانین ئەم کەلتورەمان پارێزگاری لێ بکەین بەچی ئەکرێ بە ڕۆڵی دایک و باوکەکرێ گەورەی خێزانەکەن تا چەند باوک و دایک ئەتوانن بەپی ئەم سەردەما بەپی ئەم سەردەما مامەڵەیەکی دروست لەگەڵ مناڵە بکەن کە هۆگری خۆشەویستی دایک و باوک بێ فێری ڕێزگرتن بێ فێری ئەوە نەبێت مۆبایلەکەی بیتە ئەنجا کەوچکێ چێش بخوات فێری ئەوەی نەبێت لە ژوورەکەی خۆی نێتە دەرەوە لە بەروی بە تەلەفۆن خواردنی لە دەرەوەمان کردووە ینی با ئەم دیاردانە باسکەن ینی فێری ئەوە بێ کە ئێمە مناڵ بین کە بانگە ئیترە بوو لەسەر سفرەکە بینە تا دایک و باوک و نوێژەکانە کرد و نان بخۆیت یعنی خۆشەویستیش وها بوو ئەم نەریتە جوانە چۆن بتوانین لەگەڵ ئەم نەریتەیە جارێکی تر خێزان پتەوی پێوە بین لایەنی دەرونی زۆر زۆر گرنگە بۆ هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لە ئەندامەکانی خێزان لە باوکەوە بگرە تا مناڵی بچووک بچووک لایەنی دەرونی وەلا خێزانەکە ئەکا زۆر تەندروست دەربچێ و دروستیش دەربچێ ئەم لایەنی دەرونیە چۆن پەرەی پێبسەنین دایک هەر لە سەرەتا پێش دایک کە بڵێن ئیتر ئەمە مناڵەکە لە حامیلەی هەڵی گرتووە باوکەکە دەورێکی زۆر تایبەتی هەیە بۆ ئەوەی هەتا بتوانێت چۆن ئەم ئافرەتەوا لێ بکە لەو حاڵەتەیە سیقە بەخۆبوونی زۆر باوەڕ بەخۆنی بوونی زۆر هەبێت خۆشەویستێکی زۆری بۆی هەبێ ئەم ئافرەتە هەر لە سەرەتاوە پێش ئەوەی پرۆسەی مناڵەکە بێنتە سەر کایەوە ئەبێ هەوڵ بە خۆی ڕۆشنبیر بکات ئەبێ هەوڵ بە زانیاری کۆ بکاتەوە چونکە بە پێی زانستەکانەوە بێ ئەڵێ مناڵ هەر لە زگی دایکیەوە کە دروستە بێ تقریبا بڵێن لە کۆتایی مانگەکانی کۆتاییە ئاگای لە دەنگی دایکی لە دەنگی دەوروبەری دایکی خۆی ئەوێ یعنی چۆن بڵێن پەروەردە هێشتا هەر لە ناو زگی دایکێتی ئاگادارە کە چۆنیەتی هەڵس و کەوت ئەمە بە نسبەت هەندێک زانیاری کە باسی لێکرا کاریگەری وەرەگرێ بەڵێ ئەنجا بە نسبەت ئەمە یەکەم شت کە مناڵەکەی تەسەر یەکەم شت حەنان و عەتفی دایک وەرەگرێ هی باوک وەرەگرێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەر لە بدایەتەوە فێری خۆرابگری بکرێ خۆراگری بەوە نا یعنی کە ناز و خۆشەویستی نەدرێتێ بەڵام فێری ئەوە بکرێت کە چۆن ئەگەر بشگریێت بابای خۆی بگریێ خێرا خێرا دایکەکە ڕانەکا بۆ مناڵەکە ئیتر تاوە وردە وردە کە گەورە بێ ئەمە وا فێرە بێ کە ئەبێ هەموو شتێکی بۆ بچێتە سەر ئەمەش تۆزێ لە ناحیەی دەرونی و باری سەختی ژیان زەحمەتە بۆیە ئەبێ زانیارێکی زۆر زۆر لەم دایک و باوکەیە هەبێ پێکەوەش هەر دایک بە تەنهانە ئەگەر زوروفی باوکەکە وا بخوازێ کە زیاتر لە دەرەوە بێ ئیترە بێ دایکەکە زیاتر هەوڵ بات بەنسبەت گەورەبوونی ئەم مناڵە کەوای لێ هاو بە شێوازێکی یاسای خێزانی باڵێ شیرازە اینجا یاسای خێزانیەکە خۆی کە ئاوا فێرکرا لە هەمان کاتیشە ئەتف و خۆشەویستی پێدرا ئەمە باوەڕ ناکەم مناڵێکی لە دوا ڕۆژدا مناڵێکی لاری لێ دەربچێ یعنی بەنسبەت ئەزمموی من خۆ مناڵەکانم ئاوا بەخێو کردووە خۆشم کە وەک مامۆستا ئەگەر لە مەرحەلەیەکی درەنگیشەوە تەڵەبم خوێنکارم فێر کرد بێ ئیتر کاریگەری هەبووە
کاتێک کە دایک هەوڵ ئەیە مناڵ کۆ بکاتەوە باوکیش لەگەڵیا ئەتوانێ هەندێ ڕێگە هەیە ڕێگەی تایبەتی هەیە وایان لێ بکات کە ئارەزوی خۆشی دڵیان بەو جۆرە بکە کە چۆن بێن خوانەکە برازێنەوە. ئەم ڕێگانە چییە جەناب چۆن باسیەکەی؟ بۆ هەموو کارێکی جوان سەرکەوتنی هێنا منیش پاداشتم هەیە. هەر کارێکی جوانت کرد منیش پاداشتم هەیە بوت. من ئەگە لە سەرەتا من یان باوک وا لە مناڵەکان نەکەین کە بزانن چۆن مەسرف بکەن، چۆن هەست و کەوت بکەن، چۆن دانیشتن بکەن بە ئەو پارەی کە لە ماڵەوە هەیە. دەوڵەمەندە فەقیرە. من هەمووی بە یەک چاو سەیرەکەم بۆ پەروەردەکردنی مناڵ. چونکە مناڵ چۆن فێرت کرد ئیتر گەورە بێرە ئاوا دەرەچێ. بەهۆی حکمی خۆم مناڵم گەورەش بووە لەوانەیە بە مانگ جێم هێشتووە سەفەرم کردەوە ناچار بوومە کەچی هەر لەسەر نەمت و ئەو فێرکردنەی خۆی باش مامۆستا ڕێبوار ئێستا ئەبینین بۆ نمونە دایک و باوکەکان نازی هیچ مناڵێک نەشەوێ ئینشەڵڵا لە بەرەوەی مناڵەکە خواردن بخوات ئەڵێ خواردنەکە نابێ پیازی تێ بکرێ نازانم مەسەڵەن برنجی سوور نەبێ فاسۆلیان نەبێ نایخوا بە بیانکەوە لەسەر سفرەکە نانەخوا حازن هەر لەبەر ئەوەی کە دوو پارونان بخوا نازەکەی هەر شتێکیش بێت هەڵیگرن. ئەم شێوازی مامەڵەکردن و بەتایبەت لەبارەی خواردنەوە بیان نەگرتن مناڵە بن بۆ میوانی فڵان خواردن ناخوا ئەتۆرێ ئەمانە جەناب چۆن باسیەکەی ڕێک ڕاستەکەی ئەم حاڵەتانە هەوڵ ئێم پێشەمو شتێ دایکەکە باوکەکە خۆشەویستی زیاتر عەتف پێدان باوەش پێکردن یعنی بکەین بە نەریتێ. ڕۆژانە من جارێک باوەش بە مناڵەکانم ئەەکەم. ئەگەر باوکیان زۆر زیاتر لە دەرەوەیە یاریەکی بچکۆڵانە کەیێتەوە چۆن ئەها یاریەک هەبێ هەرچی یارێک بێ مناڵەکان خۆشەویستیان بۆ باوکیان زیاد بێ. ئەگەر مناڵ چی بۆەوەی کە ئەندامانی خێزان هەمووی بەشداریت پیابن چاوشکانێ خۆیان ئەشارنەوە بۆ نمونە ئین باوکە کاڵێ ئەها ئەی کوا مناڵەکانم بۆ ئەی کوا فلان وەڵان بۆ ئەی لە فلان شوێن بوو یعنی طبعا ئەمە لە دوای چیەوەیە لە دوای ڕازگۆیی هەر لە سەرەتا کە مناڵت ڕازگۆ فێر کرد. من باسی چیەکەم؟ من باسی جەستە و دەروون. ئەگەر جەستە و دەروون تەواو بێ باوەڕ ناکەم مناڵ هەنجەت بکە لە خواردن. باوەڕ ناکەم. من یەکێ لە کچەکانم هەنجەتی لە ماسی ئەکرد. وا لە خەیاڵی خۆی دانابوو دەرونیەن کە ئەبگەربی خوات پێ تێکە چێ و پێ ئەڕشێتەوە. بەڵام زانیم ئەمە عەتف و خۆشەویستی کەمترە بەهۆی ئەوەی مناڵێکی ترم تازە خەریکی بوو. ئیتر وردە وردە کە احتیمامم زیاتر پێیا و گرنگیم پێیا و بەها چۆن باوەڕ بە خۆبوونی زیاتر بێت کە ئەویش یەکێکە لە ئەندامەکانی ئێمە ئەویش یەکێکە لە خۆی شەویستەکانمان هەرچەندە مناڵی تازەش هاتووە بەڵام تۆ گرنگی تایبەتی خۆتار هەیە لە دڵی ئێمە یعنی ئیتر زۆر شتی تر ئەوەنەی پێ نەچوو خۆی کەوتەوە سەر خواردنی ئەو شتانی کە نەیە خوارد دەسی کرد بە ماسی ئێستا خۆی داوا ئەکە. باشە مامەسا زۆر کاتەیە ئێمە لەوانەیە ئەو سۆز و خۆشەویستیە بۆ تێبکەین کەیتر مناڵەکەمان لە ماڵەوە سجنکەین مناڵەکەمان نێڵین تێکەڵی کەس بێ مناڵەکەمان چی ویست بۆی بکەین مناڵەکەمان ئێستا بە حکمی ئەوەی کە ئێستا مناڵ ژووری خۆی هەیە کۆمپیوتەری خۆی هەیە مۆبایلی خۆی پێیە یعنی ئێستا مقارنەی بکەی بە ساڵانی ڕابردوو هەموو ئاوات و خۆشیەکەی تۆ کە خوێنمەتا شەشی ابتیداییشیان پێ تەواو کردی یان و پاسکیلێ بۆ کڕی یعنی بەو نیازەوە خەوتی لەسەر سەرینەکەت بەس چی بوو ورەیەکە تیا بوو کە تۆ شتێک بەدەستێنی باوکت بۆ تەکڕێ بەڵام شتێکە تیا بوو کە ڕێگەیان لێ ناگرتێ چی بۆ کۆڵان یاری دەکرد
ئەشکەوتیت سەری شێشکە بەخوا قاچیش برینارە بوو بەخوا دراوسەکەش باوەشی پیا کردی تێکەڵبوونێکە بوو زۆر جوان و خۆشەویستی بۆ دروستکردەوەی بەڵام لە ئێستا دایکەکە مناڵەکەڵێ بەخوا نایڵم تێکەڵی مناڵیکە با تووشی شتیکە نەبێ بەڵام کە سەردانی ماڵەکانەکە مناڵە حەوژور خۆی شارێتەوە چکە توی نەدیوە ئێناقیشی نییە ئێمە چۆن بتوانین گەورەکان ڕێگری لە سەربەستی مناڵەکانمان نەکەین ڕاستە کۆمەڵی بابەتی پەروەردەی سنووردارە بەڵام کۆمەڵی خۆشی مناڵیش مناڵی خۆیەتی باپی بینێت بۆی تێکەڵ بێ بۆ بە ئەجواکە تێکەڵ بێ بە بەرکەوتنەکان تێکەڵ بێ بە قسەکردن ئێستا ئەمە کەم بۆتەوە ئەمە کاریگەری خراپ بەجێ هەیەڵێ لەسەر داهاتی مناڵەکە لەسەر داهاتی خێزانەکە بەتەکیت کاریگەری زۆر خراپیش بەجێ هێڵێ لەبەرەوەی تەمەنی 3 ساڵی بۆ 5 ساڵی تەمەنی کەسایەتی مناڵە لە دوای 20 ساڵی و 30 ساڵیە ئەم تەمەنە ئەگەر ئازادیەکی تەواو بەڵام بە چاودێری کردن ئازادیەکی تەواو ئەدرێ بە مناڵەکە ئەگەر ئازادیەکە بۆ کۆڵانیش نەبێ سنتەرمان زۆرە سنتەری ئارەزوەکان سنتەری کۆمەڵایەتی حتا بڵێن باخچە ئەمانە ئەتوانێ وا لەو مناڵە کات تەعویزی کۆڵانەکەی بۆ بکە ئەگەر لە حاڵەتێکیش بێ بۆ نمونە لە کاتی پشودان بێ پشووی هاوینە سەیرانگە زۆرە باوکو دایک هەفتەی ئەتوانن جارێ 2 جار بەپێی گونجاو بەپێی بارودۆخەکە کە ڕێگە ئەیە گونجاو بێ ئەتوانن خۆیان لەگەڵ مناڵەکانیان بچن بۆ شوێنێ یاری بکەن هەر جۆرە یاریەک بێ هیچ ئەی بیتیانە باوک خۆی دابنێ بۆ مناڵەکە بچێتە سەرپشتی باوک هەڵپەڕێ لەگەڵ مناڵەکەیە دایک شایی بکە لەگەڵ مناڵەکەیە ئەم شتانە وا لە مناڵەکە ئەکا دڵخۆش بێ لە هەمان کاتە دووبارە سنتەر هەیە ئەکرێ بچێ لەوێ سنتەری ئارەزوەکان بۆ نمونە وێنە کێشانە ئیتر زۆر زۆرە خۆمان نەزانین ئەتوانی لە ناو مناڵەکانە هەڵسوکەوت بکە لەگەڵ تەمەنی خۆشیە بیر و ڕای خۆی دەربخە فێر بێت چۆن گفتوگۆ بکە چونکە لەوانەیە مناڵ لەگەڵ گەورەکانە نەتوانێت زۆر لێک تێگەیشتن هەبێ نەتوانێت زۆر ئەو فرسەتە و بارەی بۆ بگونجێ کە هەندێشت هەیە کە وەک جەنابتان وتەنی یعنی لی فێر ببێ چونکە زۆر جار هەر بە قسەکردن لەوانەیە مناڵ هەندێک جار ئەگەر هەر بەس بە قسە و بە نەسیحەتکردن و ئەم شتانە لەوانەیە مناڵ هەر فترەیەکی تر جێبەجێشی نەکا و پێشی ناخۆش بێ زیاتر قسەی لەگەڵ بکرێ بۆیە ئەم ڕێگایانە هەیە مەرجنیە بچێتە کۆڵان ئەکرێ ئەفو شتێکی تکەش کە من بڵێن کۆن سنتەر کەم بوو ئەم پەرەپێدانی مرۆیی و پەرەپێدانی خێزان و ئەمانە ئینجا چ خوڵەکان بێت زۆر شت کەم بوو من چیمە کرد مناڵەکانم نەئەچون بۆ کۆڵان بەڵام مناڵی کۆڵانم ئەهێنا ماڵی خۆم دوای ئەوەی کە ئیزنم لە دایک و باوکەکان وەرەگرت ئەم گوتمە لە هەفتەیە 2 ڕۆژ تەرخانم ئەکە ڕۆژەکان سەعاتەکانیشم تەرخانە کرد کە ئیزنیان بێن بۆ ماڵی من لە ماڵی خۆم هەموو شتێکیانم بۆ گونجاند بوو هەموو نوعی یاری ماڵە باجێنێ یاری تر وێنە کێشان ئەمانە وایانی لێ ئەکرد بە دڵێکی خۆش لەگەڵ یەک بیر و ڕای من تەداخلیانم نەئەکرد من تەنها خزمەتم ئەکردن ئیتر یعنی جاری وا هەبوو ئەبوو بە شەڕ لە نێوانیانە لەسەر بووکەڵەیە لەسەر یان شتێکی تر من بەلایەنەوە نەئەچوم ئەم خۆیان با فێر بن چۆن بە باوەڕبوونی خۆیان اعتیماد لەسەر خۆیان بکەن خۆیان بتوانن کارەکە چۆن بپەڕێن و حەقی خۆیان بسەنەوە ئەگەر جاری وە ئەمزانی کە ناتوان حەقی خۆیان بسەنەوە من شەو بە خۆشەویستێکی زۆر بە باوەش و بە دوای ئەوەی کە حکایەتم بۆ کردن دوای ئەوەی کە فێری ئینگلیزی و عەرەبیم ئەکردن ئەمە ئاسمانە و ئەمە دارە و ئەمە ئیتر بە عەرەبی بە کوردی
کە تۆزێکی پێ ئەچوو اینجا پێم ئۆتن ئەم گوت مناڵێک هەبوو وای ئەکرد و وا بێ واچێ ئاوای غەدری لێکرانجا وای ئەکرد بۆ ئەوەی هەتا بتوانێت چۆن لەو مووقفەیە خۆی سەرکەوتوو بێتەوە ینی ڕاستە و خۆ ئاماژەم پێیان نەئەکرد کە ئێوە هەڵەن کە ئێوە هەڵەن و جارێکی تروانەکەن و جارێکی تر ئەم شتانەم نەبوو ئیتر بەم یعنی زۆر کەسی تریش من ئەوەم فێر کردوون مناڵەکانیان چۆن بتوانن بە چ شێوازێک بەڕاستی تەکێتی ژیان زۆر سەختە زۆری ئەوێت باش مامۆستا ڕێبوار لە ئێستادا ئەبینین جوانترین دێکۆرەکان بۆ چێشتخانە دروستەکرێ بۆ ماڵەکان بەڵام چونکە تاکی ئەم سەردەما دایک باوک مەجای کەمە ئیشوکاری لە دەرەوە زۆر سەرقاڵی کردووە ئەبینین لەوانەیە بە 6 مانگ بە ساڵ میوانێک نایەتە ناو ماڵەکە تا چەند گرنگە بۆ نمونە هەندێک جار دۆڵمەیەک یا پراخێک سەروپەیەک دروست بکرێت سفرێک لە ناو ماڵەکانە ڕابخرێت ئەگەر تەنانەت گەنجن مناڵی وردیشیان هەیە کارێکی لەم چەشنە ئەنجام بن بۆ نێک بە ناو ماڵەکە بڵاو بێتەوە ئەم سفرە بە دەوریەک ڕاخستنە کۆکردنەوەی ئەندامانی ئایلەکە ئەمانە بەڕێز لەم سەردەمەیە تا چەند بە گرنگی ئەزانیت بۆی کە مناڵەکان تێکەڵ بە هاوتەمەنەکانی خۆیان تێکەڵ بە خاڵۆ و مامۆ ئەمانە بکرێن بەڵێ پێش ئەوەی بڵێن ئائیلە کۆ ببێتەوە ئەندامانی خێزان لەسەر نانەخوانێک یان خوانەنانێک کۆبوونەوەیان بۆ ناو کەسایەتی خۆیان ئەمە زۆر زۆر گرنگە من بە گرنگتریشیدا ئەنێم کە وەک لەوەی کە کەسان و دۆست و ناسیاویش کۆ ببێتەوە ئەمیش زۆر زۆر گرنگە بەڵام ئەگەر بکرێ ڕۆژانە ژەمێکیش بێت نەکرێ بە پێی بار و گونجاوەکە هەر نەکرێ هەفتەی یەک جاریش بێ پێویست ئەکات زۆر بە زەڕوری پێویست ئەکات کە چۆن ئەبێ ئەم ئەندامانە کۆ ببنەوە گرنگیەکەی لە چیایە پێش هەموو شتێ کاتێکە دایکەکە وایان لێ ئەکا بەکاریان بێنێ ئەگەر ئەوانەی کە لە ماڵەوەن ئیتر هەر خۆیان لە خۆیەوە ئیتر خۆی لە خۆیەوە وایان لێ ئەکا کە دڵیان ئاسوودە بێ ئەو شتە ئاماداکە ئیتر ئەومە ئاماداکە ئیتر ئیتر سفرەکە ئەڕازێننەوە ئەمە لە خۆیەوە دڵخۆشیەک بڵاو ئەکاتەوە کە ئەگەر ئەوەی لە ژوورەوەشە لەسەر مۆبایلەکەی ئیتر ئێمە بە گۆرانی و بە قسەی خۆشەوە یعنی ئەهات چۆن بڵێ حەزێکی بۆ دروستە بێ ڕائەکە ئەویشیەتە دەرەوە بەشداری ئەکا ئەنجا بۆ ئەتەکێتی ناخواردنەکەش دوای ڕازانەوە تەبان ڕازانەوەش کاتێکە بزانم ئەمە بۆ هەموو ئافرەتێک زۆر زۆر گرنگە کە بزانم وا من خێزانم هەر هەمووی بە پیاوەکەشمەوەکو ئەبینەوە قەچەکە بە دوو گوڵی باخەکە لێ بکەمەوە یان ئەگەر هەرچی طبیعیش نەبێ سروشتیش نەبێ بە سناعیەکیش بێ من دای ئەنێم یعنی جۆکە دڵخۆشەکەم ئەنجا لەم پێک شتێک هەرچی بێ ینی شتێک لە بازار ئەکرم بەسیتیش بێ زۆر هەرزانیش بێ دای ئەنێم دایە گرسێنم ئەمە ڕەونەقێک خۆشیەک ئەیا بە شوێنەکە ئەتەکێتی سفرە ڕازانەوە زۆر زۆر خۆشە تا ئامادەکاریە بکەیت بەڵێ ئیتر ئەمە یەکێ لە گرنگیەکانە کە وا لە ئەکات کە کۆکبوونەوە ڕووبە لە کاتی کۆبوونەوەشە گرنگیەکان یەکەم شت کە ئێمە طبعاً سەرۆکی ئەندامەکە بە بسمیلا دەست پێ کەمە سونەتی خوا پێغەمبەرە ئەڵێ بە ئەمری ئەو خوایە ئەگەر خواردنی نەفەرێ ئەوێ بە 2 نەفەر خواردنی 2 نەفەر ئەوێ بە 4 یعنی خوا بەرەکەت ئەکاتە ماڵەکە خوا بەرەکەت ئەکاتە پەیوەندیەکی پچەوی خێزانەکە حتا ئەگەر نەفسیەتی مرۆڤ هەمووی وەکو یەک نییە ئەگەر یەکێکان نەفسیەتی تۆزێ ئیزعاج و ئەوەش بێ یعنی ئیتر ئەمە سونەتە یعنی وای لێ ئەکا کە دائیمەن خۆشەویستی هەر بمێنێ بۆ خێزانەکەی خۆی ئەمە لەلایەکی تر بڵێن جەستەیی کاتێک کە ئێمە پێکەوە نانەخۆین خێزانین و لەسەر سفرەیەکە پێکەوە دانیشتن و قسە ئەەکەین حەز بە خۆت ئەەکەی ئیشتیهای خواردنە زۆرترە زیاتر ئەخۆی
لە هەمان کاتە ئەوەی لەگەڵ تایە گەردایکە باوکە برا گەورەیە خوشکی گەورەیە چاوی لەسەر تەبێ ئاگادار تەبێ ئادەی ئەمەش بخۆ ئادەی ئەمەش بخۆ ئەمەش سوودی زۆرە یعنی شتێکی وای لێکا کە ئەگەر بێت و بە تەنها بێ لەوانەیە تەنها ماکەڕۆنەیە بخۆ بەڵام کاتێ لەسەر سفراگەر ئەو شتانەی ئارەزوشی لێ نییە یان لە خەیاڵی نییە بیخۆ دەستی بۆ درێژ دەکە ینی ئەمە بە تەجروبە ئەگەر جارێک دوو جاری سێ جاری جوانە بێ بەڵام وردە وردە وای لێ بێگومان ئەو کەشە زۆر گرنگە بۆی کە بتوانی تۆ خێزانی تیاکۆکەیتەوە و خۆشەویستی تیا دروستکەی و بتانی هۆگری یەکتر بیت یعنی ئەمە کارێکی زۆر گرنگە گرنگی تریش بەڵێ گرنگی تریش لێ پێچینەوە دایکە گیان باوکە گیان ئەرێ ئەمڕۆ چیت کرد چیت نەکرد چی هەبوو چی نەبوو بەپێی ئارەزوی خۆت چۆن حەز لێ ئاوا باس بکە یعنی چۆن بڵێ وا لێ دێت ئەم خێزانە هەمویان ئاگایان لێکترە بێ چونکە ئێمە گوتمان داهاتوو چارەنووس بڕیاری لەسەر لێ ئەدرێ خێزان بڕیاری لەسەر لێ هەر لە مناڵیەوە ئیتر کە پەروەردەی ئەکا کە جۆش و خۆشی خۆی بۆیان ئەکا پارەیان بۆ دابینە کە کار ئاسانیان بۆ ئەکە لە هەموو بوارەکانی ژیانیانە ئەمە کەواتە بڕیاردانە بۆ چارەنووس ئەم بڕیاردانە زیاتر لەسەر ئەم کۆسفرەیە ئەبێ ئەم کۆسفرەیە کە حتا باوک پرسیار ئەکا من بە تەمام شتێکی وا بکەم ئێوە ڕایتان چییە؟ زۆر خۆشە لە مناڵی بچووکەکەەوە دەست پێ بکرێت ماتا گفتگۆ هەبێ لە ناو ئەندامان هەبێ لە کاتی خواردن حتا لە سونەتی شایانی گوناح نییە زۆر ئاساییە بە ئاکسەوە ینی کە داوا کراوە ئەم کۆبوونەوە گرنگەکەی زۆر لەوەیە کە ئەبێ گوتوگۆ بکرێت بۆیە ئەم گرنگەکەی پێدراوە جگە لە بەرەکەتەکە یعنی ئەمە لە لایەکی تریش لە لایەکی تر ئیتر بڵێن گرنگەکان زۆرە فێرە کە چاوەڕێ ئەەکەن سەرۆکی خێزانەکە دەست بە بسمیلا دەست بە خواردنەکە ئەوانی تر اینجا دەستی پێکەن تا ڕێز و گەورە ڕێز هەموو ئەمانە فێری ئەندامەکانەکات چۆنیەتی ڕێزگرتن چۆنیەتی پابند بوون کاتێک کە خواردن ئەەکەنەوە ئامادەی ئەەکەن ئەمەش فێری ئەکا کە چۆن ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکات فێر ئەبێت چۆن بە هەرەوزی بتوانێت لە ناو کۆمەلگاشە بە هەرەوزی بەشداری بکە ڕاستە یعنی فێری زۆر شت ئەبی کاریگەری زۆر کاریگەریەکان زۆرە بەڕێزت کاتێک کە ڕێی یەکتر وەرئەگرن مەرج نییە یەکسەر بڕیارەکە بدرێت ئەکرێ بە ئەتەکێتێک بڵێن ئێستا مناقەشەمان تیا کرد بەڵام حەزەکەین بۆ کۆنان خواردنێکی تر خوانێکی تر قەراری لێبین بڕیاری لەسەر بین بۆ ئەم کارە ڕاستە ئەگەر سەختی مناڵەکەیە ئەگەر سەختی کارێکە پرۆژەیەکە باوکە ئەوێ یان کارێکە دایکەکە ئەوێ ئەنجام بە زۆر خۆشە پرسیار بەیەکردن وا لە یەکتریش بکەن بە یەکترەوە پابند ببنەوە لە هەمان کاتە کە مناڵ ئەوەنە بزانێت کە پرسی پێ ئەکرێ و گفتوگۆی لەگەڵەکرێ ئەمە خۆی لە خۆی وای لێ ئەکا کە خۆشەویستی زۆرتر بێ بۆ ماڵەوە لە جیاتی ئەوەی بچێ خۆی لە باوەشی کچێک بنێکە فێڵی لێ ئەکایان خۆی لە باوەشی کوڕێک بنێکە فێڵی لێ ئەکا سپاس بەوتە جوانەکان دەست خۆش سپاس بۆمان گرنگی و تایبەتمەندی خێزان هەمیشە زۆر تایبەتمەندیە بە تاکەکان کە لە دەرەوە چۆن مامەڵێکی دروست بکەن دووبارە سپاس بە ئامادەبوونن زۆر بەخێر دەست خۆش